لە چەند شارێکی گەورەی بەریتانیا گردبوونەوە و خۆپیشاندانی ناڕەزایی بۆ ئازادکردنی ڕۆژنامەنووسانی هەرێم بەڕێوە چوو. بەشداربووان ڕایانگەیاند پارتی و یەکێتی بۆ مانەوەی خۆیان هەمیشە ئازادیەکان بەرتەسک دەکەنەوە و ڕێگە نادەن ڕۆژنامەنووسان گەندەڵی بەرپرسان ئاشکرا بکەن. ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا لە حەوت شاری جیاواز چالاکێکی ڕێخست بۆ پاڵپشتیکردنی کەیسی ئومێد بەرۆشتی لە هەمان کاتیشدا کەیسی شێروان شێروانی ئەوەی جێگەی داک و نیگەرانی ئێمە وەکو چالاکوانان لە وڵاتی بەریتانیا یاسا لە وڵاتی ئێمە لە کوردستان بە دڵی سان و حیزبە سیاسیەکان درێژ دەکرێتەوە لە هەمان کاتیشدا مەتاتی دەکرێتە بەری هەموو ئەو کەسانی کە ڕەخنە دەگرن لە گەندەڵکاران و لە دەسەڵات. ئێمە لێرە دووپاتی دەکەینەوە کە پاڵپشتی خۆمان بۆ تەواوی چالاکوانان و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان دووپات دەکەینەوە. گردبوونەوەکە بە سەرپەرشتی ڕێکخراوی داکۆک لە حەوت شاری گەورەی بەریتانیا بەڕێوە چوو. هاوکات ژمارەیەکی بەرچاو لە ڕەوەندی کوردی بەشداریان تێدا کرد و ناڕەزاییان دەربڕی. ئەمڕۆ لێرکانە ئەو هاوڕێ و دۆست و ئازیزانەی من هەموو کۆبوونەوە لێرکانە کە تەمەکی زۆر گەورە شێرمان شێروانی کرایە کە لێرە کۆبووینەوە بە کاک ئومێد و شێروان کە بووینە بڵی ئازادی لە بۆ ئەوەی کە هیچ تێکانێک لە قەڵەمەکان بەرز کردەوە کە چەند ساڵە لە کوردی زیندان دەناڵێنن. ینی بەڕاستی ئێستا دڵنەوایی دەکەمەوە کە داچی مربابی مرد ئەو چەند پارێز باڵمانە نیانێر بێترێت. ئێستا دەڵێم ئازیزانمان لە یادن ئازیزانمان لە یادن لە زیندانی جەلادن دژی شێروان شێروانی سەرشۆڕی ڕۆ بنەماڵەی داش و دەردا. بەشداربوانی گردبوونەوەکەی حەوت شاری بەریتانیا ڕایان گەیاند بڕیارە نامرۆڤانە و میزاجەکانی دادگای حزب و خێڵ دارحەق بە دەنگە یاخی و دەستەوە نەکراوەکانی کۆمەڵگا ئاوانی هێناوەتە سەر شەقام. ئەمڕۆ ئێمە وەکو چالاکوانانی سیاسی لە وڵاتی بەریتانیا و دامانی ڕێکخراوی داکۆ گردبوونێتەوە لە چالاکێکمان ئەنجام داوە دیشی ئیدانەکردنی بڕیاری درێژکردنەوەی زیندانیان و چالاکوانانی هەرێمی کوردستان و ئومێد بەرۆشتی و شێروان شێروانی کە لە دەرەنجامی ڕەخنەگرتن و دەسەڵات زوو گەندەڵا زیندانی کراون و جێگەی ئاماژەشە لە ماوەکانی ڕابردوو ئێستاشدا یەکێتی و پارتی هەمیشە لە هەوڵێوەدا بوو بۆ مانەوەی دەسەڵاتی خۆیان هەموو کارێکی کەزەوەن بکەن چی بە تیرۆر چی بە تۆقاندن چی بە ڕەفاندن دەنگی ئازاد کە بکەن و نێڵن دەنگی ڕۆژنامەنووسان بکاتە بە تەواوی جیهانی. هاوکات دۆخی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان چەندین ساڵە لەو پەڕی خراپیدایە و تا ئێستاش چەندین کەیسی کوژرانی ڕۆژنامەنووسان بە کراوەیی ماوەتەوە و زۆرینەی بکوژانی ڕۆژنامەنووسان دەستگیر نەکراون.